أن أكون بينكم في هذا الصرح العلمي والمعرفي الكبير. محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە حوتەمین دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی وتارێکی پێشکەش کرد. ئاماژەی بە هەوڵ و دەستکەوتەکانی حکوومەتەکەی لە 5 مانگی ڕابردوودا کرد و ڕایگەیاند حکوومەتەکەی لەسەر بنەمای ڕێکەوتنێکی سیاسی دروست بووە و کارنامەیەکی وزاری بۆ دانراوە و لەو ماوەیەشدا توانیوێتی بەشێکی زۆری کارنامەکەی جێبەجێ بکات بە تایبەت پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە. نحن اليوم أمام ما يقارب عن 5 أشهر من عمر هذه الحكومة. ئەمڕۆ لە بەردەم 5 مانگ لە تەمەنی ئەم حکوومەتەدان کە بە پێڕێکەوتنێکی سیاسی هاتووە، بەرنامەیەکی وزاری لە خۆگرتو و بەرنامەیەکی حکومی ئامادە کردووە بەڵێنی داوە خزمەتگوزاری پێشکەش بکات و ئابوووریەکی بەهێز و یەکگرتوو بۆ ئەم وڵاتە بنیاد بنێت کە گەرەنتی خۆشگوزەرانی بکات بۆ گەلەکەمان لە هەموو شوێنێکی وڵات. لەم ماوە کورتەدا توانیمانە ڕێژێکی گەورە لە بەرنامەی وزاری جێبەجێ بکەین. لە دوو ڕۆژی ڕابردوودا سوپاس بخۆ ڕژنووسی پرۆژە یاسای بودجە بۆ 2023 پەسەند کرا کە ئامانجەکانی بەرنامەی حکومی دەکاتە کردار. بۆ یەکەم جار سەرکەوتوو بووین بە هەنگاوێکی زانستی بودجە بۆ 3 ساڵ بێت تاکو گەرەنتی سەقامگیری دارایی بکات و بێتە هۆی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان و بەردەوامیدان بە جێبەجێکردنی پرۆژە گەورەکان بە شێوەیەکی گونجاو و ئاسان دوور لە دواکەوتن و قەیرانە سیاسیەکان. سوودانی دووپاتیشی کردەوە بە پەسەندکردنی پرۆژە یاسای نەوت و غاز با لێکتێگەیشتن لەگەڵ هەرێمی کوردستان دەستەواژەی کێشەی هەڵپەسێرا و دەبێتە بەشێک لە ڕابردوو. وإكمال تشريع قانون النفط والغاز. تەواوکردنی پەسەندکردنی یاسای نەوت و غاز و لێکتێگەیشتن لەگەڵ حکوومەتی هەرێم لەو پێناوەدا بۆ بەجێهێشتنی دەستەواژەی کێشە هەڵپەسێردراوەکان تاکو بێتە بەشێک لە ڕابردوو گۆڕینی بە دەستەواژەی وەک پرۆژەی بەردەوام و دەرفەتی ئابووری هاوبەش و بەرژەوەندی نیشتیمانی باڵا لە پێناو خۆشگوزەرانی ڕاستەقینەی بەردەوام و دادپەروەر بۆ هەموو گەلی عێراق لە هەموو گوند و ناحیە و قەزا و شارێک. وعادل لكل أبناء الشعب العراقي في كل قرية وكل قضاء ومدينة. هەروەها سەرۆکوەزیرانی عێراق ئاماژەی با بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە کرد و دووپاتی کردەوە بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە کەمترین کارێکە کە بۆ قوربانیانی ئەو پارێزگایە کردبێتیان. السيدات والسادة، نحن بصدد مناسبة ذكراها حزينة على شعبنا. ئێمە ئێستا لە بیرەوەریکی خەمباری گەلەکەمانداین یادی تاوانێکی قێزەون کە دەسەڵاتی دیکتاتۆر لە دژی گەلی کوردی غەدر لێکراو لە شاری هەڵەبجە ئەنجامیدا. لە ئەنجومەنی وەزیران 2 ڕۆژ لەمەوبەر دەنگماندا لەسەر پرۆژەی گۆڕینی ئەم شارە قوربانی دەرە بۆ پارێزگا. ئەمە کەمترین شتە کە بتوانین پێشکەشی بکەین بە قوربانیەکانی. أقل ما يمكن أن نقدمه مقابل تضحياتهم الجسام. سەبارەت بە ناکۆکی نێوان لایەنە سیاسەکانی هەرێم محەممەد شیاع سوودانی ستایشی ئەو هەوڵانەی کرد کە دراون بۆ دروستکردنی تەبایی لە نێوان لایەنەکانی هەرێم. دووپاتیشی کردەوە بەهێزی هەرێمی کوردستان بەهێزیە بۆ هەموو عێراق. يوم أمس كانت لقاءاتنا في أربيل مثمرة. ڕۆژی ڕابردوو چەند کۆبوونەوەیکی بەرهەمدارم کرد لەگەڵ پێکاتەکان و سەرکردەی لایەنەکان لە هەولێر. بەبێ کۆتوبند دیالۆگمان کرد لەبەر ئەوەی قسە و کردارمان هی ڕۆڵەکانی یەک وڵاتە و چارەنووسیشمان یەکە. لەگەڵ ستایشکردنی هەوڵە بەگەرخراوەکان بۆ تەبایی لە نێوان سەرکردە سیاسیەکانی کوردستان و هاندان بۆ یەخستنی ڕیزەکانیان. ئێمە پشتیوانی ئەو هەوڵانەی پەرتەوازەیی لاوازیە بۆ هەرێم. ئێمە بەڕوونی بڕوامان وایە بەهێزی هەرێم بەهێزیە بۆ تەواوی عێراق. ئەگە عێراق هەمووی بەهێز بێت هەرێمی کوردستانیش بەهێز و خۆشەویست دەبێت بە هەماشەوە. عێراق هەموو یەکە و قابلی دابەشکاری و دابەشبوون نییە. العراق كل واحد غير قابل للتقسيم أو التجزئة. سوودانی پەیامێکی ڕوونی ئاڕاستەی وڵاتانی دراوسێ کرد و ڕایگەیاند وەک چۆن ڕێگە نادەن لە وڵاتەکەیانەوە هێرش بکرێتە سەر وڵاتانی دراوسێ بە هەمان شێوەش قبوڵی ناکەن وڵاتانی دراوسێ سەروەری وڵاتەکەیان پێشێل بکەن. وتیشی بۆ کۆنتڕۆڵکردنی سنوورەکان دەستیان کردووە بە پشتیوانیکردنی هێزەکانی سنوور لە هەرێمی کوردستان. لن نقبل أبدا أن تكون أرض العراق منطلقا لتهديد
أمن الجوار. هەرگیز قبولی ناکەین خاکی عێراق بێتە شوێنی هەڕەشە بۆ سەر ئاسایشی وڵاتانی دراوسێ. ئەوەش لە دەستورەکەماندا هاتووە و پابندمان دەکات بە دەستوەرنەدان لە کاروباری ئەوانی تر. وەڕەچاوکردنی دراوسێتی باش و مامەڵی هاوشێوە دەستگرتن بە پابندیەکان. بە هەمان شێوە قبولی ناکەین دەست بۆ شکۆ و سەروەریمان ببرێت لە دراوسەکانمان یاخود جگە لە دراوسەکان. حکوومەتەکەمان هەر لە سەرەتاوە گرنگی تایبەتی داوە بە پشتیوانیکردنی هێزەکانی پاسەوانی سنوور و زیادکردنی هەوڵەکانی کۆنتترۆلکردن و ڕێگری لە دزەکردن و لە ناوبردننی هەر هێزێک هەوڵی تێکدانی سەقامگیری بدات چ لە هەرێمی کوردستان بێت یاخود لە هەر شوێنێکی تری خاکی عێراق. سەرۆکوەزیرانی عێراق لە کۆتایی وتارەکەیدا تەکیدی کردەوە لە هەوڵەکانی حکوومەتەکەی بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و گۆڕانکاریەکانی کەشوهەوا و دەستەبەرکردنی هەلی کار بۆ گەنجان ڕاشیگەیان بەبێ کەرتی تایبەت ناتوانن پێداویستەکانی کۆمەلگا پڕ بکەنەوە. منها إنشاء محطات الطاقة المتجددة